بێنین لە تاریخی دروستبوونەوە تەماشای بکەین لەو کاتەی ئەو عائیلەیە سەرپەرشتی ئەو حیزبە سیاسییان کردووە هەر لە سلێمانی معینیەوە هەر لە بیدایەتی ئیشەکانیانەوە هەر لە کەواسووری بەرلەشکری جێیشی ئێرانی تاوەکو شا لەسەر حکوم بوو پشتگیری شانە کرد تا خومینی هابوون بە پێشدەشتکری خومینی بۆ هێزە کوردیەکان لە ڕۆژهەڵات بە بەردەوام بێنە سەیری تاریخی کە لاپەڕەیەکی پاشیتیان نییە یعنی بۆ ئێستا ئەگەر پارتی ئەم ماسکانە نەگرێ پارتی پێش نەبێتە کەواسووری بەرلەشکر ئەمە ئەسڵی حەقیقەتی پارتی وایە خۆ ئەگەر ڕێک و ڕەوان بێ وەکو منوتە تەحریفە يعني ئەوە نەکات تەحریفە لایەوە لە ئەسڵی خۆی لایەوە يعني بۆ ئەمە دروست بووە یعنی ئەگەر پەکەکە نەبێ دێ تورکیا تەعامل لەگەڵ پارتیاکە ئەوە بوونی پەکەکەیە ئەوە بوونی پەکەکەیە پارتی بوونی هەیە تەعاملی پێشوازیان لێکرێ ئەینا لە سەردەمی شۆڕشی باوکیانە نامەیەکیان نار بۆ کاتێر لەگەڵ ئێرانە بوو نامەیەکیان نار بۆ تورکیا هەر نامەکان فرایە تەلەکەی خۆڵەوە چونکە پەکەکە غایب بووە ئەو کاتە ئەوە بوونی پەکەکەیە خۆ ئەوەی کە تورکیا ئەیەوێ بیانووە بۆ هێرشکردنە سەر پەکەکە ئەینا ئەسڵی مەوزوعەکە مەوزوع داگیرکردنی هەرێمی کوردستانە داگیرکردنی ویلایەتی زیندوکردنەوەی ویلایەتی مووسڵە ئەمە حەقیقەتی مەوزوعەکەیە ویلایەتی مووسڵ زیندوکردنەوە پارە دەستکەوتی مادی ئەویان دەسەکەوێت کە بە گەڕەک فێلاکردن لە ئەمریکا ئەویان دەزەکەوێت کە خۆش بشین ئەویان دەزەکەوێت فێری یعنی ئەسڵی مەسەلەکان وایە ئەوە تورکیایەوە بۆ ئەو بۆتە پاشکۆی تورکیا یعنی بۆتە ئەوەی بۆی بیپارێزن ئەینا خۆی ئێستا تەقەیە بێت تۆ لە 16 ئۆکتۆبەرە بە یەک لەحزە کوردستان ساڵ 50 کوردستانیان دا بەدەستەوە ئەوانە پیاوی مقاومە وشت نین ئەوانە چیتر مەسەلەن کەسێک نین بتوانن مقاومە بتوان بەرە ڕوو بنەوە و ئەوە یعنی یاریکردنێکی دۆڕاوە کە ئەوەی کا تێگەی یاریەکی دۆڕاوە ئەو بۆتە پاشکۆی تورکیا و تورکیا هەموو ئامانجەکەی زیندوکردنەوەی ویلایەتی مووسڵە و ئێوە هەرێمی کوردستان داگیرکە ئەوە خوبەرای عەسکەری مەسەلەن دێر قسە لەسەر ئەم مەسەلەکەن کە تورکیا مەبەستەکە پەکەکە نییە سوور ئەزانێ پەکەکە حیزبێکی عەقایدی فکری ئایدۆلۆژیە بە ڕێگەی سەربازی چارەسەر ناکرێت وە دەجاری کە هجوومیش کاتەوە ئۆپراسیۆن بکاتەوە بۆ منتیقەی زاڤ و ئاڤەشین هیچی پێ ناکرێت چونکە ئەمە مەسایلی عەقایدیە ئەمە مەسایلی فکرە ئەمە پەروەردەی سەرۆک ئاپۆیە ئەم خەڵکی ئاوا دروستکەن تا بەو شێوەیە مقاومەت بکات ئەمە ئەوە نییە مەسەلەن حیزبێک بێ هەروە چەقەنەیەک لێن بڕوات جاران لە ئیزاعی زووی سەردەمی شاخ کاکفەرات دەی و بانگەوازێک کرد بۆ جاشەکان ئەی بستی عەرز بە پاچی بێڵنەوە خۆتان تیادا بنیشن منیش لێرەوە ئەڵێم و بستی عەرزی نێڵاوەتەوە بە پاچی تا بگەڕێتەوە بێتەوە جەماوەر ئاشکاتەوە ئەوەشی کە ئێستا لەگەڵایەتی مەجموعەیە خصوصەن سۆرانیەکان و تۆ بینیوتە تا ئێستا کەسێکی بادینی کەسێکی دهۆک کەسێکی بادینی بێتە ناو مناقەشە و دیفاع لە پارتی و پارتی بوون بکە ئەوەی کە هەیە مەجموعەیە سۆرانی ئێمەیە کە بەرژەوەندی خۆیان لەو چوارچێوە ئەبینەوانێ لەو چوارچێوە بوون بە شت ئەمانەن مەسینە هەڵگرەکانن کە پارتیان دێشتۆتەوە وە چیرۆکی ئەو مەسینە هەڵگرنەیش بوون باس بکەم کە تەریقەکەیە گەڕێتەوە بۆکەی خۆی ئێستا نییە هی سەردەمی ئەبوو جەعفەری مەنسوورە خزمەتکارێکی هەبوو مەسینەی بۆ هەڵدەگرت خزمەتکارەکەی لێی نەئەزانی دایم لە پەنایە بوو یعنی نێڵا ئیسراحەتی خۆی وەرگێ لەسەر ئاوەکە وای لێ هات دوو ڕۆژ نەخۆشکە و ڕەبیعێک هەبوو ڕەبیعی بان کرد وتی ڕەبیع وەرە ئەو مەسینەیەم بۆ هەڵگرا ڕەبیعی بان کرد مەسینەکەی بۆ هەڵگرێ بەڵام ڕەبیع بە فەنتازیەوە مەسینەکەی بۆ هەڵەگرت مەسینەکەی وا بە جوانی بۆ هینەکرد کە دایەنا لە ئاودەسەکە دوورەکەوتەوە بۆی ئیسراحەتی خۆی وەرگێ خەلیفە جەعفەر وتی پێی معجیب بووە مە ئیشێکی باشە کەسێکی لێزانە هێنایە پێشەوە دوایی کردی بە وەزیر
واتە ئەوانەی کە ئێستا ناوی خۆیان ناوە سیاسی و لە دەور و پشتی پارتی وێنە سەر شاشەی تەلەڤیزۆنەکان ئەوە ڕەبیعن لە ڕێگەی مەسینەوە گەشتونەتە ئەو پۆس و پلۆپایە.